بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، سلامي خواهي قورتان ليبي، خواهي قورة مانجي رمضاني بيروز بكاتا مای خێر بۆ هەموو لایەکمان، تاعات عیبادەتمان لێ قبول کات، تەمەنمان درێژ کاتەوە بۆ ئەوەی بگەینە کۆتای ڕەمەزان و خێر و بەرەکەتی مانگی ڕەمەزان لە هەموو لایەکمان وەربگرێ ئەڵڵا گیان. ئەمساڵ حەزم کرد لە خزمەتی جەنابتانە خوای گەورە تەمەنمان باقی بدا و بتوانین ڕەمەزان تەواو بکەین لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست، زنجیرە وتارێک یان چەند دەرزێک لە خزمەتتان بین لەگەڵ قورئاندا بژین. حەزم کرد ئیمساڵ لە خزمەتی قورئان بین. سوورەتێکمان هەڵبژاردووە لە سوورەتە مبارەکەکانی خودای گەورە لە قورئانی پیرۆزدا ئاماژەی کردووە، باسی تەفسیر و ڕاوەی ئەم سوورەتە ئەکەین ئینشاءالله لە خزمەتی جەنابتانە. ئەوش سوورەتەکەمان سوورەتی کەهفە، دەرزی زۆری گەوری تایە. ئینسانی ئیماندار ئەبێ بزانێ قورئان کاتێ دەیخوێنینەوە ئەگەر ماناکانی وشەکانی تێبگەی ئاوا بەسەریعی تێپەڕ نابی بەسەریدا، چونکە باشترین کەلام کەلامی خوایە و باشترین کەلامش کە لە ئاسمانەوە هاتبێ بۆ زەوی ئەوە قورئانی پیرۆزە و سوورەتی کەهفە. سوورەتی کەهف ئایا مەدەنیە یا مەکیە؟ لە مەکە دابەزیوە. لە قورئاندا هەموو سورەتێک هەڵەدەیتەوە پێ ئەڵێن مەکی یا مەدەنی، واتە ئەم سوورەتە لە مەکە هاتووە یان لە مەدینە. ئەم سوورەتەمان مەکیە، واتە لە مەکە دابەزیوە. ژمارەی ئاەتەکانی 110 ئاەتە. ناوڕاستی قورئانە. ئەم سوورەتە یەکێکە لەو سوورەتانەی کە بە سوپاس و ستایشی خوا دەست پێ دەکات. 5 سوورەتمانەیە لە قورئاندا. ئەم 5 سوورەتە یەکێ لەوانە سوورەتی کەهفە، یەکێ لەوانە سوورەتی فاتحایە. الحمد لله رب العالمين، الحمد لله الذي أنزل على عبده الكتاب. واتە ئەم سوورەتانە بە حەمد و سپاسی خوا دەست پێ دەکات. سوورەتی تر ئەنعام، سوورەتێکی ترمانەیە سەبە، سوورەتی ترمانەیە فاتر. ئەم 5 سوورەتە بە سوپاس و ستایشی خوا دەست پێ دەکات. ئەم سوورەتە باس لەوە دەکات چەند تەوەرێکی تایە، چەند داستانێکی تایە. ئەگە قورئان تەماشای کەین تەوەرەکانی ئەم سوورەتە چییە؟ یەکەمیانەوەیە داستانی سوورەتی کەهف، واتە قیسە و چیرۆکی ئەسحابی یارانی ئەشکەوت لەم سوورەتە خوای گەورەی گێڕێتەوە بۆ ئێمە. یەکێکی تر لەوانە داستانی نەبی موسا عەلەیهی سەلام لەگەڵ خضر عەلەیهی سەلام، ئەگە پێغەمبەر بێ یان پیاو چاکەوتیانە. نەبی موسا خوای گەورە ناردی بۆ لای خضر، چەند دەرسێکی فێر کرد و فێری ئێمەش کرد کە لە ژیانی خۆماندا چۆن مامەڵە بکەین لە ڕۆژانەماندا. سێهەمیان داستانی ئەوەی کەوا لەم سوورەتە ئاماژەی پێکراوە کە ئەو داستانە پێی دەڵێن کە بەناو پیاو چاکێک یان سەحابەیان کەسێک لە پێغەمبەران هاتووە. ئەوە دوای ئەچینە سەری نیشانەی سەرکەوتنە، واتە لەگەڵ کابرایەکی زاڵم مستەمکار ئەم دادپەروەر بووە، خوای گەورە سەری خستووە. ئەم سوورەتە لەگەڵ ئەوەشدا ئەگەر تەماشای بکەین باسی 3 نمونەی جوانتر ئەکا. 3 نمونە لەناو ئەم سوورەتە. ئەم نمونانە چین؟ نمونەی واقعین، واتە یەکەمیان باسی دەوڵەمەندی کەسێک دەکا، باسی ئەو پیاوە ئەکا کە ئەچێتە باخەکەیەوە چی ئەڵێ. کەسی دەوڵەمەند لەگەڵ کەسی هەژار، کەسێک کە خوا دایە پێی چۆن خوای گەورە دوایی سوپاسی ناکاو لێ ئێسێنێتەوە. دووەمیان باسی ئەوە دەکا ژیانی دنیا لەگەڵ قیامەت، تەماشاکەی بەشێکی تایە باسی ژیانی دنیا و قیامەتەکە. چی سوورەتێ بەرەکەتە؟ ئایا ئێمە ئەمەمان زانیوە؟ زۆر جار هەموو جمعەیە دەیخوێنین، بەڵام ئەبێت تو ئەم سوورەتانە گشتی ئەوانەی کەوا
ڕووداوە تۆ ئیسفادەی لێ بکەی لە واقعی ڕۆژانەی خۆتە. سێمیان نمونەی کەسێکی لوودبەرز تەکەبڕ خوا لە قورئانە لەم سورەتە تۆماری کردووە باسی ئیبلیسە کە لوتی بەرز بوو بە قسەی خوای نەکرد. ئەوش مووقفێکە لەو مووقفانە کە خودای گەورە باسی ئەکا بۆمان. باشە ئێمە زانیمان کە ئەمە ئەحداسەکانە و ئەمە نمونە جوانەکانە و ئەم سورەتە. ئایا ئەم سورەتە فەضائیلی چییە ئیمانداران مسلمانانی خۆشەویست؟ ئەم سورەتە گەورەی چی وتراوە لە قورئان و لە سنەتی پێغەمبەری نازدار صلى الله عليه وسلم؟ پێغەمبەر گیانە فەرمێ صلى الله عليه وسلم من حفظ 10 آيات من أول سورة كهف، هل كسي 10 آيات لبركة 10 آيات سورة كهف لا والله ولا يك وهتا 10 پیغمبری خواه فرمی عصم من الدجال. اولا کاتی الدجال تید امروه نجاتی بی بود آیتا لدجال دجال ناگه پی رزگاری بی سيتي فضائل قوريه هر کسی اتوانید لايكم 10 آيات سورة كهف لبركة بوي امصال ما او مسابقه من هل بجار بوي او گنجلاوه جوانانه و اوانشی کتمیانه شملکه بری ام حدیث جوانانه بکون بو اوی خواهی گوره پاداشتیوان بداتو ایمش بداتو. افرمی دومیان من قرأ 10 الأواخر من سورة الكهف اگر ناتوانی لبریکی ورا بیخونو ها پیغمبری خواه فرمانکا بتسلس اگر اتوانی 10 آیتی اول لبرکه اگر نتوانی پیغمبری خواه پیمان الله دی 10 آیتی کوتایی بخونو نقل بریکه بخونو 10 آیتی کوتایی. أواخر من سورة الكهف عصم من فتنة الدجال 10 آياتي كوتاي بخينوا نجاة الدبيلة شي لفتنة الدجال واتا بيش وباشي هر بركتهم سورته. پیغمبری خواه صلى الله عليه وسلم أفرمي الحديث كتر داي بن عمر أجريتوا من قرأ سورة الكهف في يوم الجمعة هر كسي سورتي جمعة سورتي كهف عفو لروجي جمعة دا بخينه پیغمبر خواه فرمي سطع له نورا من تحت قدميه إلى عناء السماء. هو حديث كتير معناه هر كسي سورتي كهف جمعة كان بخينه أبيت كفارة لنيواني خوي وجمعة كيتر. أما حديث يتر معناه هر كسي جمعة بنو من أو سورة بخينه للروجي جمعة دا خوي قورتشي لو روجدا قتاريكا لعذابي خوي لم حديث دا ام حديث زور جار باس نكراوه هر كسي سورة كهف للروجي جمعة دا بخينه پیغمبر جانا فرمي عليه الصلاة والسلام لجير بيوه نور يقدر اتشي حتى حو طبقي اسمان او روجه كبيخينه امره وامبنده لبركتي ام سورته يعني امره وابيت النور حتى اقيت ديواني خواه بأسمان أروى كواتا إنساني مسلمان أم سورة أولا فضائلي قوري حقوانية لبريكين همومان حقوانية جمعة كان ليالينا كين حقوانية من الله كان من فيري أوبكين دعايتي أول لقل دعايتي آخرها لا يكم لبركة باب هر أولا أقبتواني قشتي وك أو كأمثال أو بيشبر كيمان داناوا بوي قنجل خوشويستكان من فير كين قرآن كفير بي لبالي هاني دين لو خلقيك بلي اي باشا خو قرآن لبركة باري بو چيه نا توقر بي مقابل بي امرو ظروفك وايا نايتا بيش خوي كما بو قرآن لبركردن بخوا او مبلغي من كما خوا خيري خير خوازان بنوسي كيارمتي داوين والله مزياترشي كين بوي گنجان من همو قرآن لبركة نك سورتك اگر ایمه منو توش نتوانین دعایتک لبرکین بوی فتنه دجال پیغمبری خواه فرمی علیه الصلاة والسلام کاتی دجال تی زورینه خلقه که تدوائی الله کسی خوی حالا گریو آواکا الله بعد دجال بی او من رومزان او مکافریان هنه او مکافر پیغمبری خواه فرمی هر کسی بکیوتا مناقشه لگل دجال در ناچه الا ایمانی پیتیری بوی پیغمبری خواه فرمید دجال ها شارکان چول کن برو روی مرون چوکه فتنگی زور گوریه شید گرک لک سکارت چند سال مردو زنی اکاتوا و شیوازی او و امرت پی اکا علی مخواتا بی پرسته زویت هموی با یک چریک سوزکا هندی دا صلاة خواه دایتی ام کسا ام دجاله یکی که لوانی که
کە نیشانە گەورەکانە. ئەم دەجالە هەموو دەسەڵاتێکی پێداوان دێ دەسەڵات خوای پەروەردگار لە مرۆڤان نییە. مردوو زنی ئەکاتەوە، زەوی زنی ئەکاتەوە، هەندێک شت ئەڵێ ئەو دەسەڵاتانە بەس خوای متعال جەل جەلالوه لە خودا ئەوە شێتەوە. بۆیە ئینسان یەکسەر سێرەکەی تەسلیمی ئەبێ زۆرینە. بۆیە پێغەمبەری خوا فەرمێ ئەمانە لەبەرکن بۆ ڕۆژی تەنگانە بەکارتان دێ. ئەگە تەماشاش کەین تەفسیری تەبەری کاک عەباس ئەگە چارێکی بوو پێم بڵێ ئیشارەتێکم بدەرێ. باسی ئەمانەمانش بۆ ئەکا تەفسیری تەبەری ئەگەڕێتەوە لە سیرەی ابن هیشامە هاتووە ئەفەرمێ باسی جوولەکەکان کاتێ ئەکا و باسی ئەوەش بان بۆ ئەکا باسی یارانی غاڕ و وەچی ئەوانەی یاران کە چوونە ناو کەهفەکەوە. تەنانەت نەک مرۆڤەکان دوول لە ڕووجەنابتانەوانەیەمان بینێتش گوێی لێمانە باسی ئەو سەگەش ئەکرێ لە بەرەکەتی ئەو پیاوچاکانە. سەگ لە قورئاندا لەکوێ هاتووە؟ ناوی لە سوورەتی کەهف لەم سوورەتە هاتووە. و باسی دووەمیان باسی ئەوەمانش بووە کە ئەو پیاوەی کە خۆرهەڵات و خۆر ئاوا کە بەم پیاوە چی بوو باسی ئەو مرۆڤە ئەکاتیایە. دوای باسەکەین حەز ناکەم بە تەفاسی. سێمیانشەوەیە باسی ڕوحەکە، ڕوح کە لە جەستە کاتێک جودا ئەبێتەوە کاتێ لە مرۆڤ کە دەرێتێواتە باسی ڕوحکێشان و قیامەت و باسی سجل و ئەوانە دەکا. هەتا ئیرەزانم کافیە. ئەمە مقدمەیەک بوو بۆ سوورەتەکە. ئینشاءڵڵا لە دەرسەکانی تر لە حەڵقەکانی تر لەوانەکانی ترمان ئەچینە سەر تەفسیری ئایەتەکان یەک بە یەک لە خزمەتی جەنابتانە. خوای گەورە لە من و لەوێ شوەر بگرێ بیخاتە سەر تەرازووی چاکەکانمان ئاوا